لەژێر ناونیشانی بەدەستی خۆمان نییە ناچار دەکرین کۆچ بکەین، فیدراسیۆنی سەرانسەری پەنابەران لە هەرێمی کوردستان چەند چالاکی ئەنجامداوە، لەوانەشدا لە شاری سلێمانی. پەیامنێرمان ژیار محەممەد لەوێەوە لەگەڵماندایە. ژیارم کاتت باش؟ ئەم کاتت باشێرۆ سڵ لە ئێوە سڵ لە بینەرانی کورتکۆنێکشن. سپاس ژیار، پێمان بڵێ ئەم مەراسیمە چۆن بووە، مەبەست لێ چییە؟ بەڵێ مەراسیمەکە لە ساڵ یادی یاخو لە ڕۆژی جیهانی پەنابەراندایە. فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق لە هەرێمی کوردستاندا لە شاری سلەیمانی ڕێکخستووە ئەوەی کە ئەم ساڵ تەرکیزی بچۆتە سەر یاخود خاڵی گرنگی ئەم مەراسیمە بە فیدراسیۆن جەختی کردوەوە لەوەی کە هاوکاری پەنابەرانی ناوخۆ پەنابەرانی بەڵین کوردانی ئێران و کوردانی سووریا بکرێت کە لە هەرێمی کوردستاندان و هەروەها باس جەختیان لەوە کردوەوە یاخود داواکارن کە تەرمی ئەو پەنابەرانەش بهێنرێنەوە کە تا ئێستا لە بەهۆی کۆچکردنیان تەرمی ئەو پەنابەرە کوردانی کە بەهۆی کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات نەدۆزراونەتەوە کە سوکاری هەندێک لە قوربانیەکانیش ئامادەن بۆ زیاتر چچکردنە سەر ئەم مەراسیمە و ئەم بۆنەی ئێستا کاک ئاری جەلال ڕاستەوە کاک ئاری جەلال سەرپەرشتیاری فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیە لە هەرێمی کوردستان فەرمی کاگاری ئەگەر باس لەوە بکەیت کە بەڵێن تەرکیزی ئەم ساڵتان یاخود دەخەتکردنەوەی ئەم ساڵتان لەسەر دوو خاڵ بوو. باسکردن بوو لە چاکردنی دۆخی گوزەرانی پەنابەرانی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا و هەروەها هاوکاریکردنی پەنابەران و بەڵێن هێنانەوەی تەرمی ئەو پەنابەرانەی بەڵێ ئەگەر دەنگە بەرزکەیتەوە بڵێ تەرکیزمان لەسەر سێ خاڵ بۆ ئەم ساڵ سێ خاڵمان داوا کردووە. بەڵێ یەکەمیان دیپۆرتی پەنابەران ڕاگرن حکومەتی عێراقی چۆن کردوێت ئەو ڕێپۆرتنامەی کە لەگەڵ وڵاتانی واژوو کردووە سەبارەت بە گەڕانەوە و دیپۆرتکردنەوەی ئەو پەنابەرانە هاوڵاتیانی کورد لە دوخانەکانی بەریتانیا و زایدەن وڵاتانی دیکەی ئەوروپا دەستگیر کراون بۆ ماوەیەکی درێژخایان ڕاگیراون کە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغا و لە ئێستا بەداخستەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێری کەوتۆتە ژێرباریەوەی کە پەنابەران بە زۆرە ملێ دیپۆرتکەنەوە. خاڵی دووەمیشمان بۆ گەڕان و بەدواتون بوو بۆ سەرجەم تەرمی ئەو قوربانیانەی بابلێن ئەو کەسانی کە بێسەر و شوێن بووبوون لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە دوورگەکانی یۆنانە کە بۆ خۆتان نەزان لە دەورانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو ئێمە زیاتر لە 100 تەرم کە توانیمان بیان گەڕێنەوە هەرێمی کوردستان لێرە لە نزیکە سوکاریان بە خاکیان بسپێرین، بەڵام کۆمەڵێکمان هەیە کە بێسەر و شوێن بۆ مەبەسێمە پشکنینی دیێنئەی وە سامپڵی خوێن و لیکمان ڕەوانەی وڵاتان بووە. بەڵێ کاک ئاری ژماری پەنابەران لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چەندەیە وە ژماری پەنابەران بەڵین کوردانی هەرێمی کوردستان بۆ دەرەوە چەندێ ئەگەر ئامارێکتان لەبێ و فیدراسیۆن پەنابەرانی کە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتوونە لە هەرێمی کوردستان طبعاً زیاتر لە 300,000 کەس بوون، بەڵام لە دوای ئەم لێشاوی کۆچی هاوڵاتیانە بۆ دەرەوەی وڵات وردەوردەکەمی کردووە لە ئێستا زیاتر لە 200,000 کەسە بوون. ئەوان لێرن هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شەوانی کە هەتاوەکو 23 بە شێوەیەکی فەرمی کە ناوەندی هەواڵگری ئێمە لای ئێمە ناونووسراون هاوڵاتیانی عێراقی لە 200,000 تێپەڕ کرد و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش زیاتر لە 50,000 کەسی تێپەڕ کرد. بەڵێ هیچ بەڵێ دۆخی پەنابەران بۆ شێوازە لە ناوخۆ لە دەرەوە خراپەکە ئێوە ئەم ساڵ زۆر جەختانەوە کردوێتەوە ئالایەنە پەیوەندیدارەکان چێ بەندەنگەوە هاتنێکیان هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە لە دوای بڕیارنامەی 20 ئازاری ساڵی 2015 هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی عێراقی بەگشتی وە توانم بڵێم پەنابەرانی وڵاتانی دیکە بەگشتیوانی کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە داوانامەی مافی پەنابەریان وەڵامیان نایرێتەوە یا ئەوانی کە لە ڕابردووە داوانامەکەیان قبوڵ نەکراوە لە ئێستا دەست بەسەر کراون کۆمەڵێکی زۆریان بۆ ئەگەری هەیە بە هەزاران کەسی کە بۆ مەبەستا ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران هەم لە ناوخۆم لە دەرەوەی وڵاتیش توانیمانە چەندانەیەکی باش بنین بە ئاراستەوەی دەست خۆش کاگاریان زۆر سپاس بۆ جەناب